ئێمە هەموو ساڵێ هەوڵە دەین لە ساردترین ماوەیە خەزانەکان و یان هەر نۆژەنکردنەوەیەکمان هەبێ لە پرۆژەکانمانە لەو ئەو کاتانە دیارەکەین. بەڕاستی ئێمە و لەگەر بەڕێوەبەراتی سەرچاوە ئاویەکان ڕێککەوتین کەوا لە سی1 ئاو ببڕێ و دەست بکرێ بە نوێژنکردنەوە ئایا بەڕێوەبەراتی سەرچاوە ئاویەکان بێ یا ئێمە ئەوانیش کۆمەڵێ ئیش و کاریان هەیە ئەیانەوێت لەم ماوەیە جێبەجێ بکەن. ئەو بۆ ڕێککەوتین بۆ سی1 بەڵام بە پێی تەوقعاتی کەش و هەوا لە ئەمڕۆوە تاوەکو ماوەی 4-5 ڕۆژ کەش و هەواکە باراناویە کە باراناویش بێ بەڕاستی نەسەر چاو ئاویەکان ئەتوانوەکو پێویست کارەکانیان جێبەجێ بکەن ناسە بەڕێوەبەراتەکەی ئێمەش بۆیە بە باشمانزانی دوای ئەوەی کە تاوتوێ کرا لە بینی ئێمە و ئەوان و لەگەڵ پارێزگا بڕیارماندا تاخیری کەین بۆ کاتێکی تر. واتە کاتەکە دیاری نەکراوە تا ئێستا بەدواداچوونەوەکەین بۆ تەوقعاتی با بڵێن کەش و هەوا بزان هەفتەیەک هەڵبژێرین کە کەش و هەوا گونجاو بێ بۆ ئەوەی بتوانین کارەکانمان جێبەجێ بکەین.